بینەرانی بەڕێز و کاتتان باش بەخێربێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕوانگە. ڕێکخراوی نەتەوەیەک گرتوەکان لە راپۆرتی نوێی خۆیدا دەڵێت کە کۆماری ئیسلامی ئێران لە ساڵی 2014 تا ئێستا زیاتر لە 1000 کۆڵبەری لە کوردستانی ئێرانێ کوشتووە. ئەمە لە کاتێکدا کە چەند ڕۆژ لەمە پێش 3 کۆڵبەر لە نزیک سەردەشت لەلایەن پاسەوانانی کۆماری ئیسلامیەوە دەستڕێژیان لێ دەکردرێت و هەر سێکیان دەکوژرێت. گەنجی ئەمریکا لەگەڵ یەکێک لە خزمەکانی ئەو کوژراوانە قسەی کرد لە پێشدا گوێ بۆ وتەکانی ڕدەگرین و دوای درێژە بە پرۆگرامەکە دەدەین. من هەرخۆم خەڵکی گوندی کە تاقمێک لە کۆڵبەرەکانی گوندی ئێمە کە 3 نەفەر بوون هەویستیانە بەسەری باشووری کوردستان و بژێوی ژیان شتێک بێنەوە، بەڵام بەداخەوە پازگاکانی خاتون کەمینیان بەدایانبینیت و کەمینیان بۆ دادەنێت کاتێک دەگەن نزیکوێ تەقال لێ دەکات بەداخەوە هەرسێکانی شەید دەکات. زایشیان لەوانەیە یەکیان زاوامان بووە بەنێ زانکۆی ئەحمەدی، یەکیان سروش مکاری بوو، یەکیان زانستی حەسەن نژاد بوو، هەرسێک خزممان بوون، یەکیان زاوامان بوو، بەڵام بەداخەوە هەرسێکیان شەید کردن. بەڵام یەکێکدان لەوانە کە بەنێوی زانکۆی ئەحمەدی کە بریندار دەبێت هەواتی لێ دەبن لەو شوێنە لە نزیکوێ لە نزیک حدود هاوار دەکات دەڵێت خوددا بریندار بووم فریام کەوم حەدی قەلبم بن با نامرمەم. ئاخیر لەسەر ڕادەوسان تاکو ئەو کوڕە ژیان لەدەست دەدا، ناڵێ هیچ کەسی کشی نزیک ببێت. ئێستاش بۆ تاوتوەکردنی مەسەلەی کۆڵبەران لە کوردستانی ئێرانیە و هەڵوێستی کۆماری ئیسلامی بەرامبەر بە کۆڵبەران لەگەڵ دوو میوان تاوتۆی ئەم مژارە دەکەین. میوانەکانمان فەرهادی شابانی ئەندامی دەستەی بەڕێوەبەری ماڵپەری کۆڵبەر نیوز لە سلێمانیڕا لەگەڵمانەوە و هەروەها دکتۆر بێهروزی شجاعی گوتەبێژی کورد تریبیوناڵە. سپاسی ئامادەبوونی هەردوو وڵاتان دەکەم. کاک فەرهاد با لە بەڕستان و دەست پێ بکەم. لە پێشتا سپاس دەکەم کە ئەو ڤیدیۆانێک کە ئێستا نیشانی دەدەین هەروەها وێنەکانیش بەڕستان بۆتان نردوین، سپاستان دەکەین. بە پرسیاری یەکەم بۆ دەست پێ بکەم، وەک لەگەڵ یەکێک لە خزمی ئەو کوژراوانە قسەم کرد، تەنانەت دیشان بریندار بوو و دویان کە کوژراون لە پێشداییان بریندار بوو، تەنانەت دان هیشتووە کە خەڵکەکە بیبن بۆ نەخۆشخانەش. بەڕای بەرزەوە یەکەم جارە شتێکی وا ڕوو بدا، ینی جیاوازی چێ لەگەڵ جاران کە ئەو هەڵوەستەی کۆماری ئیسلامی سەبارەت بە کۆڵبەران هەیبوو. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز و هاوکارانتان کە ئەو دەرفەتەتان خوڵقان بۆ ئەوەی کە سەبارەت بە کێشەی کۆڵبەری و کۆڵبەران لە کوردستانی ئێران یا لە ڕۆژهەڵاتی کوردستان قسە بکەین. حقیقەتی ئەم ڕووداوەی کە لە ناوچەی سەردەشت ڕۆژی چوارشەممەی ڕابردوو 12 شەهریوەر مانگ ڕوویداوە ئەمەیەکە من عەرزتانەکەم. ئەم 3 کاسبکارە شەوی ڕابردوو ئەچن بۆ کاروان ئیسلاحێکی لای ئێمەیە کە پێیان دەڵێن کاروانچی، کە ئەچن کاروان بێنن کە ئەگەڕێنەوە ئەسپەکانیان لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی لە پاسکایکانی خاتون لە نێوان سەردەشت و قەڵاتزێ ئەگیرێت. ئەوان تا بەیانی سەبر ئەکەن، بەیانی کە ڕۆژ ئەبێتەوە ئەگەڕێنەوە بۆ لای پاسکایکانی خاتون بۆ ئەوەی کە ئەسپەکانیان وەربگرنەوە، یا بە پارە یا بە پاڕانەوە یا بە هەر شێوەیەکی تر. بە پێ زانیاری دەقیقی ئێمە کە هیچ ئەملاو ئۆلایەکی تێدا نیە، ئەوان لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامی لەو پاسکایە لێدانیان لێکرێت، ئەشکەنجە دەکرێن و پاشانیش بۆ سڕینەوەی ئاساری ئەو لێدان و ئەشکەنجەکردنە هەرسێکیان لەوێ ئیعدام ئەکەن بە جەستەی ئەو 3 کاسبکارە و زانست و زانک و سروش، هەر یەکەیان 3 فیشەکی کۆماری ئیسلامی پێوەیە. ئەمە ساڵهای ساڵە بە درێژایی کۆڵبەری لە سنوورەکانی کوردستان، هەر لە کرماشانەوە هەر تاک و مەرزی ماکۆ کۆماری ئیسلامی ڕاستەوخۆ تەقە لە کۆڵبەران ئەکات و ئەیان کوژێت یا برینداریان ئەکات لە جێگەی خۆی با بوەستێت. بەڵام ئەمەی کە کرا ئەمە شتێکی تایبەت بوو، ئەمە ئیعدامی کۆڵبەران بوو. ئێمە پێشتر هەبوومانە لە کۆڵبەرنیوی و زۆر راپۆرتی وامان بڵاو کردووەتەوە کە ئەوان لە نزیکەوە تەقەیان لە کۆڵبەران و کاسبکاران کردووە بەبێ هیچ هۆشدارێکی پێشی کوشتویانن. بەڵام ئەمە
ئیعدام بوو کە کراوە بۆیە ئێمە پێمان وایە دەبێت لەسەری بڕۆین بیگەێنین بە هەموو ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان و پارێزەرانی مافی مرۆڤ لە هەموو دنیا و لە هەموو ئێران وە کۆماری ئیسلامی لەسەر ئەم جەنایەتەی کە ڕۆژی چوارشەمەی ڕابردوو دەستیان داوەتێ و بەو جۆرەی کە من عەرزی ئێوەی بەڕێزم کرد محکوم بکرێت. ئەوەیە حقیقەتی ڕووداوەکە. هەر لەو ڕۆژە ئەڵبەتە ڕۆژی چوارشەممەی ڕابردوو لە سنووری پیرانشار کۆڵبەرێک بە ناوی جەلالی خزری گیانی لەدەستداوە کە ئەوە بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی کوژراوە. ئەو ڕووداوە لەگەڵ ئەم ڕووداوە فەرقی هەیە. من ئەگەر ئێوە مەجالم بدەن دەتوانم ئامارێکتان پێ بدەم کە بڵێم کە مانگانە و ساڵانە چۆن کۆڵبەران تەقەیان لێ دەکرێت. هەموو داتاکانیش باوەڕ پێکراوە، هەموو داتاکانیش ڕۆژانە لای ئێمە وەکو کۆڵبەر نیوز سەبت دەکرێت. ئێمە هەر 6 مانگ جارێک ساڵی زاینی، ساڵی هەتاوی ئاماری کوشتنی کۆڵبەران لەلایەن کۆماری ئیسلامیەوە بڵاوەکەینەوە بە ئاگاداری بیر و ڕای گشتی لە ئاستی نێو دەوڵەتیاوە لە ئاستی ئێرانە ڕائگەینین. ئاخرین ئامارێکە لەلایەن کۆڵبەر نیوزەوە سەبارەت بە کوشتاری کۆڵبەران بڵاو کراوەتەوە هیچ شەشمانی ڕابردووی ساڵی زاینیە کە 115 کۆڵبەر لەو 6 مانگا گیانیان لەدەستداوە. 83 کۆڵبەر بریندار بووە، 33 کۆڵبەر گیانی لەدەستاوە لە سنوورەکانی کوردستانە. لەو 83 کۆڵبەرە 68 کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی بریندار کراوە و لە 33 کۆڵبەری گیان لەدەستداو لە سنوورەکانی کوردستانە 27 کۆڵبەر بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی هەنگی مەرزی، مەرزەبانی و هەروەها هێزەکانی سوپای پاسداران کە کەمینیان بۆ کۆڵبەران داناوە کوژراون. کاک بێهروز لە ڕووی یاسای نێونەتەوەیە ئەم پێشێرکردنی مافەکانی مرۆڤ لەم بارەیەوە بە تایبەت پێشێرکردنی مافی کۆڵبەران دەچێتە چ خانەیەک. 2 هەفتە لەوە پێش دێتو لە بەرنامەی ساڵوەگەڕی 31مین ساڵوەگەڕی فەرمانی خۆمەنیدا ئاماژەت بە چەندین خانە کرد، بە چەندین لە تاوانەکان کرد، تاوان لە دژی مرۆڤایەتی، تاوان لە کاتی شەڕدا و تاوان لە دژی مەدەنیەکان. ئەم ڕەفتاری کۆماری ئیسلامی دەچێتە کام خانەوە؟ سپاس سلااو بۆ ئێوە و سپاس بۆ هەروە سلااو بۆ بینەرانێوە. سیاسەتا کۆلبەرکوژی یەکێک ji siyasetên kelkujiyê Komara İslamî dewleta Îranê şeklekî aman bêjin peyrev dike li navçeyên Kurdistanî bi taybet li ser sinûrên Rojhilat ber bi Bakur û Başûr beşek ji siyaseta ew bi İngilîzî dibêjin depopulation bêjin ji nüfusxistin valakirina navçeyên Kurdistanî û beşek siyaseta aborî iqtisadiya Komara İslamî li ser wê navçeyê ya rastî. Ew siyaseta em tiştekî ji bîr nekin. Xwazim amajeyê tiştekî bikim. Niha ji her demê pêştir aboriyek li Rojhilatê Kurdistanê çêbûye ku li gor vê aboriyê xelk em bêjin serçawa û çavkaniyên jiyanê nînin û dewlet han dide xelkê berew bi kolberiyê. Wextê ku jiyana asayî, jiyana iqtisadiya xelkê ber bi krîminalîzekirinê wekû cürmkirinê ber Komara İslamî rihet ji bo îcazet di binavê ew ku li vê dawiyê jî dibêjin tecavuzkar ne tenê ewana bê hişdarî wana li ser hudûd bikujin û tenanet wana bigirin û wekû mamosta jî amaje pê kir rastexwe edam jî bikin, tîrbaran jî bikin. Ev beşek ji vê siyasetê yani binêrin ev tiştekî esasî li ber da dibêt mirov ji bîr neke. Kolberî li Rojhilatê Kurdistan hem statûyek legal heye, qanûnî heye, meselen wekû nasnameyekî ji dide kesên kolber, di aynî wextî da dikare wana bê mehkeme, bê hişdarî li ser hudûd bikuje û bi şîrlêka rastexwe yan jî wekû mamosta amajekî wekû ku şevahedê vê dawiyê nîşan didin ewan kesana bigire
و چونکو او خوب استینن حسب خوب استین تشت خوب استینن یکسل و در اعدام بکن اما بشک ج سیاست کا کومت کجی براستی لدیجی گله کرد بکارته یعنی گلک جنبین و سیاسته های یک جوان سیاستا ام بجن والا کردن نفوسه تک برنا او آبوریه تک برنا جواکی تک برنا اکولوژیا روجلات کردستانی و او به شکل کی جدیجی کشتنا خلکن کولبر کو تریدن جبو جیان و جبو جیارنینه و بشک جوه سیاست کمار اسلامیه حتی نها پیرفت کری کاک فرهاد تو ئاماژەت بە ئاماری ئەو کوژراوانە کرد دیارە مەسەردانی چەندین ماڵپەڕی ڕێکخراوەکانم کردووە هەنگاو و کورتپا هەروەها ڕێکخراوی مافەکانی مرۆڤ بۆ نمونە کورتپا دەڵێت 2016 49 کوژرا و 47 بریندار 2017 78 کوژرا و 138 بریندار ساڵی 2018 71 کوژرا و 176 بریندار و ساڵی 2019 بالا 76 کوژرا و 176 بریندار و 2020 هەتا ئێستا دیارە چەند مانجێکمان ماوە کۆتایی بێت 45 کوژرا و 126 بریندارە. پرسیارەکەم لە بەڕێستان ئەوەیە ئێوە لە ماوەی با بڵێن کوژراوانی کۆڵبەرانتان لە چه ساڵێکەوە دەست پێ کردووە یعنی تۆ پێتان وایە کە ئەو ئەمارەی کە ئێوە هەتانا ئەمارێکی دروستە؟ ئێمە کۆڵبەر نیوز ساڵی 2016 زاینی دامەزراوە لەو ڕۆژەوە کە ماڵپەری کۆڵبەر نیوزمان دامەزراندووە هەموو ڕۆژێک ئەو هەواڵانەی کە بەدەستی ئێمە گەیشتووە هەمومان سەبت کردووە و داتاکانی لای ئێمەیە و تەنانەت زاندکۆکانی ئوروپاییش و میدیای ئوروپاییش داوای داتاکانی ئێمەیان سەبارەت بە کوشتاری کۆڵبەران کردووە و ئێمە ئەو داتایانەمان لە اختیاریانە داناوە. من پێم وایە ئەو ئامارانەی کە لەلایەن ئەو مەنابعەی کە بەڕێستان ئاماژەتان پێدا و ئامارەکانی ئێمە لە یەک نزیکن. ئێمە مرکزێکمان داناوە مرکزی ئاماری کۆڵبەر نیوز هەموو ڕۆژێک کە هەر حادسەیەک ڕوو ئەدات لە کام ناوچەیە هۆکارەکەی چی بووە تەقەی ڕاستەوخۆ بووە بەربوونەوە بووە بەفر و تۆفان بووە چوون بەسەر مینا بووە و یاوە لە تەقەلێکردن لە کاسبکاران لە بینی شارەکانی کوردستان بۆ شارەکانی تری ئێران بووە یا ڕووداوی لەو چەشنەیە کە لە ناوچەی سەردەشت ڕوویداوە بە دقەتەوە هاوڕێیانی هاوکاری ئێمە لە کۆڵبەر نیوز سەبتیانەکەین و هەروەکو پێشتر عەرزم کرد 6 مانگ جارێک ئێمە ئەو ئامارانە منتەشرەکەین و تا ئێستایشمان منتەشر کردووە. من ئەگەر ئێوە ئەو ئامارانەتان پێویست پێ حتمەن ئەینێرمە خزمەتتان لە ساڵی 2016ەوە تا ئێستا بەڵام ئەمەوێ نەتیجەیەک لە قسەکەم بگرم ئەویش ئەوەیەکە ئەو ئامارانەمان لە یەک نزیکە ئێمە و باقی مەنابعێک بەڵام قسەکەی ئێمە ئەوەیەکە کوشتاری کۆڵبەران لە سنوورەکانی کوردستان بۆیە درێژە پەیاکات لەبەر خاتر ئەوەی کە وەزارەتی ناوخۆی کۆماری ئیسلامی یا وەزارەتی کشوەر کۆڵبەرانی بەناو قاچاقچی لە کوردستان پێناسە کردووە و بە ئێعتباری ئەم پێناسەکردنە تەقەکردن لە کۆڵبەرانیان مجاز زانیوە بۆیە هەنگی مەرزی و سپای پاسداران و هێزی ئینتزامی دەستوری تەقەکردنیان لە کۆڵبەران هەیە و بەداخەوە قانونێک کە هەیە کە بەڕێز دوکتر بێروز ئاگادارە لەو قانونە و پارێزەرانی تر لە کوردستانیش ئەیناسن و ئێمە پارێزەرێک ئەناسین کە سەبارەت بە کێشەی کۆڵبەران کاری کردووە پارێزەر بەڕێز عوسمان موزەین ئەڵێن کە هێزەکانی کۆماری ئیسلامی قانونی بەکارهێنانی سیلاح لە سنوورەکانی کوردستان بەکار نایێنن یعنی هیچ هۆشدار نادەن لە خوارەوەی بەدەنیان تەقەیان لێ ناکەن ڕاستە و خۆ تەقەیان لێ ئەکەن بۆ ئەوەی کە بیان کوژن. من ئەوە ئەڵێم لە جێگای تریش وتومە تا کاتێک کە کۆماری ئیسلامی و وەزارەتی ناوخۆەکەی ئەم نەوعە پێناسەکردنە سەبارەت بە کۆڵبەران چه ئەوانەی کە لە گوزەرگا مەرزیە قانونیەکانەوە هاتوچووەکەن چه ئەوانەی لە گوزەرگاکانی ترەوە هاتوچووە ئەکەن کوشتنیان مجازە
خەباتی ئێمە دەبێ بۆ دووشت بێ یەکەم ئەوەی کە لە کوردستان کۆڵبەری ئەبێ کۆتایی پێبێت و کۆماری ئیسلامی وەزیفەیەتی کە سیاسەتێکی ئشتغالزایی بۆ لاوان لە کوردستان دابین بکات تا خەڵک ناچار نەبن کە کۆڵبەری بکەن. دوو تا ئەو کاتەی کە ئەوە دەکرێت و من باوەڕم نییە کە کۆماری ئیسلامی بتوانێت ئەوە بکات دەبێ خەبات بکەین بۆ ئەوە لە ڕووی یاساییەوە و لە ڕووی خەباتی مەدەنیەوە کە وەزارەتی ناوخۆی کۆماری ئیسلامی ئەم بڕیارەی خۆی یا ئەم چەشنە پێناسەکردنە لەسەر کۆڵبەران وەربگرێتەوە تا وەری نەگرێتەوە یەحیا حەسەنخانی فەرماندەی هێزی ئینتزامی مەرزەبانی لە ئازەربایجانی ڕۆژاوە مافی خۆی ئەزانێت کە بڵێ ئەو سێ کاسبکارەی کە لە سنوورەوە هاتبوونەوە کە لە سنووریشی نەهاتوونەوە ئەوانە متەجاوزی مەرزین و ئێمە سێ متەجاوزی مەرزیمان کوشتووە لە حاڵێکە منیش و ئێوەی بەڕێزیش و هەموو میدیاکان و خەڵکی ناوچەی سەردەشی ئەزانێ ئەو سێ لاوەیە کە هێشتا تەمەنیان بە 30 ساڵ نەگەیشت بوو خاوەن بنەماڵن کاسبکار بوون متەجاوزی مەرزی نەبوون. ئەوان بۆ شاردنەوەی ئەو جەنایەتەی کە مرتەکەبی بوون هەر لەو ڕۆژا درۆیەکی گەورەتریشیان کرد. فەرماندەکانی هێزەکانی کۆماری ئیسلامی لە ئازەربایجانی ڕۆژاوایی وتیان ئێمە لەو ڕۆژا لەگەڵ هێزەکانی پژاک دەرگیر بووین لە حاڵێکا لەو ڕۆژا هیچ چەشنە دەرگیریک سەبت نەکراوە جگە لە کوشتاری سێ کاسبکار و ئەعدامی سێ کاسبکار و کوشتنی جەلالی خزری لە سنووری پیرانشار. قسەکەی من ئەوەیە هۆکاری کۆڵبەری بێکاریە هەژاریە بێدەرەتانیە فەقرە و ئەبێ کۆماری ئیسلامی کۆتایی بەم وەزعەبێرێ کە ناتوانێ بێگێنێ بەڵام کە ناتوانێ ئەو کارە بکات دەبێ ئەم پێناسەکردنە وەربگرێتەوە بۆ ئەوەی کە هێزەکانی چەکداری کۆماری ئیسلامی مجاز نەبن کۆڵبەران ئێمە بۆ ئەوە خەباتەکەین. زۆر باشە کاک دکتور ئەو کۆڵبەرانە دەتوانین بڵێن گەلی چانسن تەمەنیان زۆر لە خوارەوە ینی لە تەنانەت لە 17 لە 18 هەتا وەک کاکفەرهاد باسی کرد نیزەکەی هەر دەوری 30 وانە دەبن ئەگەر چی بە تەمەنیشان تێدا بەڵام بەشێکی بەرچاویان گەنجن بۆ نمونە فەرهاد و ئازادی خوسرەوی لە مانجی 12 2019 لەگەڵ چەند کۆڵبەری دیکە کە ئەو کاری کۆڵبەریان دەکرد لە چیوەکاندا لە سەرمان ڕەقەڵان ینی بەڕای پەرستان پێت وایەت ڕێگای دیکە هەیە بۆ ئەو گەنجانە کە بیگرنە بەر؟ کاک سالا ئەو بەحسا سیاسەتا ئشتغازایی لە کوردستانی هاتکردن لە ڕاستیەدا کۆمارە دەولەتە ئیرانê giştî ji berê hetana wextê Pehlevî bigire ji dewleta Xumeyni nabêjin komar ji ber ku xelkê Kurdistanê deng nedaye wê komarê. Dewleta Xumeyni heta vêgavê li Kurdistanê siyaseta iştigal zudayî çêkir yani imkanê ku derfetê ku kar hebe ji bên biriye ew ekonomiya ku li Kurdistanê hebû wextekî heta hedekî ji xwe kefa bû ew jî ji bên biriye. Navçeyên em bêjin ew ê navçeyên derbajarî navçeyên gundewar siyasetek din hatiye tetbîqkirin siyasetek din hatiye hiç imkanê xwe bijêviya xelkî nînin li wan mentiqa nîne tenê wekû cenabê te ji ferdibû tenê rê dê ji bo mesela kolberiyê eva beşek ji siyaseta koma dewleta Îranê li hember ev ê ji bîr nekin ji wextê dabeşbûn em bêjin Kurdistanê cara yekê ji peymana Qesr û Şîrînê û piştî wê bi dehan komisyonên tehdîdê hudûd nabera İran û Osmanî da heta nabera İran û Iraqê de heye çêbûye bê wî ku ji gelê navçeyê pirsyarê bikin ka divê hudûd jî ku hebe yan eceba yani qaîlin bu wê yani qebûl dikin wan tehdîdên hudûdê ku li wê mentiqê de hatî kirin ew hudûdana hatiye destnîşankirin lê gelek li wê navçeyên ku tehdîdê hudûd hatî kirin mîle nehatî yani em bêjin işaretên hudûdî nehatiye danîn ew hudûdek nabera Başûr û Rojhilatê Kurdistanê biçaybet navçeyên ciyayî da diyar nîne bi rastî li Kuderê heye Kuderê ne aliye qanûnî ve heqê wan ne ku tenê wekû mamoste jî amaje pê kir tu di qanûnên Komara İslamî da jî nabit yekser bê hişdarî tu teqe li xelkekî bikî û yekser jî teqe ji bi niyaz bi mebest û niyeta kuştinê bikî lê ji berê ve komisyonên tehdîdê hudûd ve ji siyaseta iqtisadiya dewletên Îranê
دولت پهلوی حکومت ایران هم بجن پهلوی و خمینی حتی بگاوه و جاوشی هم بجن پیرف کردنا جانامه مشهور نامنتویج با ما فرمرو اوانا تو کس حتی قانون اساسی کمار اسلامی کس پیروی جبان اوانا ناکه راستی او سیاست اکل کردستان بگاوه ده دستبر کرن او سیاست اکل کردستان ده پیرف کرن هم مثلا اشتغال زداییه کشتنا فرهنگی که کشتنا زمانه که والا کردن نافچه حدودیه یعنی به شکل که کمار اسلامی خواسته و نافچه آنها و کوچا سوریه کری و کوچا گلک ولات دن کری وقت بحث کری لسر حدود باکور و باشور گند والات کردن نیت آن او و محتاج و نافچه تامپون نافچین والا جشینیا چه بکن هیدی دموگرافیا نافچه بگوهرم به چه کرنا دست بکرنا یا جنبیجن پیرف کرنا و سیاست آبوری او به کریمینالیزه کرنا گله کرد یعنی جبی نکن ایران هری زیده کلبر کینه پرانی کردن و نافچه جی لبلوچستانه یعنی وقتی که توی او به انگلیزی بیجن racial profilation یعنی وقتی تو به وی شکلی تن کسی کند به مسئله کلبری دا بین کشتن تن کرد به و تن بلوچ به وی چاخه تا ابلگور نجات دست نشان کریه دست نشان کریه اوا وقتی تا دست نشان کرد وی چاخه تعداد وقتی او ظلم ها کتی کرن تن لحنبری گروه که تایبت یا اتنیکه ابد قانون نام داتویده به تایبت ولات روژاوایی دا لامریکا کلو مثلا بلک لایف ماترز به تایبت لسر مثلا اوی آتی رواستان مثلا ریشل پروفیلیشن یعنی دست نشان کردن و دیار کردن حدود هم بیجن قسم اوی حدود ناسنامه لگور اوی لگور اتنیسیته لگور نجات او سیاستا کو کمار اسلامی دولت ایرانه بکارتینه لهمبر کرده به تایبت همبر کرده لهمبر بلوچ آجب سیاسته دوی آراسته دای براستی و ام خواستم به داره داتش تکی بیجم ما مستوانا خباتک زیده باشت مشینن و با پنگاب یکم کردستان تریبونان هاتی دامزراندن ام کرد به پنگاب کل پیشامه هنگاب کل پیشامه ایدی تن ام مدیای گرن اشکره کردن و فاجعه و کارساته در رای رگشتی دا به رانه وستین دوید ام هنگاب قانونی جید به مسئله دا بابجین یک جوان هنگوانا دوید ام دنگ کلبرن کرد دنگ گله کرد یعنی او ظلم اکل سر گله کرد نهاته ته پیرف کرن به تایبت ده هلا نژادی هلا اتنیک ام بیا بگین آستکی نامنتوی لکور بجن قانون نامنتوی بکارن پیشیا به هنگام کمار اسلامی بکنن جبو دولت ایرانه حکومت ایرانه یه برای اونها ابد نه قانون امام بخواه نه قانون نابنتوی نه اتیک لسر آلی اتیک تجاری اهمیت دایت نبیه و تن ریا که بکاروانا محار بکه ام بجن نوعک فشار نابنتوی گشارک نابنتوی که پیشیله بکره جبو یکی دبیت ام سری لهنک رخراوین که نامنتوی هنه که بتایبت لسر مافین گلین رسن را دوسته ام نابنویسن ما مسته لوی داری وکو کلبر نیوز خبات دیکن به هبیا به باریا مدبی رخراو که جبو کلبر را بیدام از راندن سری بدن ام بیجن هندک فوروم هندک جی رخراوین تایبت ین نتوی یک گرتوکان هیه بتایبت مثلا فوروما پرماننت یا فوروما دائمی یا گلین رسن یا نتوین یک گرتی هر وها بیجن بشین پسپور ین مافین گلین رسن نتوین یک گرتی و هر وها راپورتور گزارشگر تایبت ین مافین گلین رسن اب دنگی کل برا اب ظلما قالب کل برا بناب کل برا لسر گلی کرد تکرن او قتل عامه کو تکر یعنی به بس حتی کو هی به وان رهنده کو هی راستی ابد وکو گلکوجیه که به پیناسه کرن دوید اموی دنگی بگهینن انجام آمان جامعه وکو کردستان تریبونال یک جی او که آینده دا مثلا اعدام کش دست به کمار اسلامی و حتی به گاوه بردام بوی حتی اگر پیشتریج مجال محبو و بتای بچی مثلا کلبر هم بکن یک روژه با خبات خو
خو بگهینن وان راپورتور یان گزارشگری تایبەت ji bo mafên gelên resen û bigehînin forum em bêjin di platformên neteweyên yekgirtûyî de evan qeziyana metreh bikin pêşî vê cinayetên ku li dij gelê Kurd rojhilatê tê kirin em pêşî ve heta hedekî bigirin yanî rêbazekî peyda bikin tenê bi rêka medyayîkirina vê qeziyê em nagin tu çareseriyekî. کاک فەرهاد هەر لەسەر قسەکانی کاک دکتوری ئێوە کە دەڵێن ئامارتان هەیە سەبارەت بە کوژانی کۆڵبەران لە چەندین ساڵەوە ئایا تا ئێستا هەوڵتان داوە ئەم ئەمارانە کۆبکەنەوە بیکەنە بەڵگەیەک بە شوێنێکی با بڵێن ناوەندی نێونەتەوەی بناسێنن؟ بەڵێ بەڕێز کاک سەلاح ئێمە ئەو کارەمان کردووە بەڵام ئێمە وەکو کۆڵبەر نیوز زەرفیەت و تواناییکمان هەیە. من لە وتوێژەکانی پێشوویشما داوام کردووە لە حیزبە سیاسیەکانی کوردستان، داوام کردووە لە ڕێکخراوە مەدەنی و کۆمەڵایەتیەکان هەم لە ناوەوەی کوردستان هەم لە دەرەوەی وڵات بۆ ئەوەی کە بەهانای ئێمەوە وەکو کۆڵبەر نیوز بێن تا پێکەوە بتوانین هەم ئەم ئامارانە بە گوێ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بگەێنین لەلایەکەوە و لەلایەکی تریشەوە بە خەباتێکی مەدەنی جەماوەری بتوانین پێش بە کوشتاری کۆڵبەران بگرین. خۆ ئێمە خۆشحاڵ نابین لەوەی کە بە ئاماری کوشتاری کۆڵبەران و گیان لە دەستانیان کۆ بکەینەوە، بەڵکو بەوە خۆشحاڵ ئەبین کە ڕۆژێک کە ئیشی کۆڵبەر نیوز دەست پێ ئەکات ئەو ڕۆژە ئێمە خەبەری کوشتن و کوشتاری کۆڵبەرانمان بەخۆشیەوە بەدەست نەگات، چون ئێوە ئاگادار ئەکەمەوەکە کۆڵبەرانێک کە بریندار ئەبن و زەوینگیر ئەبن و لە ماڵ ئەمێننەوە کەسێکیان نییە بۆ دابینکردنی بژیوی ژیانیان. ئەوان ناچار ئەبن کە ڕوو بکەن لە خەڵکی ئازادی خواز و خێرخواز بۆ ئەوەی کە یارمەتیان بکات چارەسەریان بکەن. هەر بەو بۆنەوە ئێمە خەبات ئەکەین بۆ ئەوەی کە دەنگی کۆڵبەران و دەنگی بنەماڵەی کۆڵبەران و دەنگی خەڵکی کوردستان کە ئێستا بەهۆی نەبوونی کارەوە لە کوردستان ناچارن بە هونەرمەندیەوە، بە وەرزشوانیەوە، بە پیرەوە، بە جوانەوە، بە لاوەوە، بە ژنەوە ڕوویان کردووەتە کۆڵبەری لە سنوورەکانی کوردستان کارێک بکەین کە پیشەی کۆڵبەری کۆتایی پێبێت و ئەو خەڵکە لە ڕفاه و ئاسایشە ژیانیان بەرنەسەر. بەداخەوە ئێستا ئەوە نییە، ئێمە تەنیا ڕێگامان ئەوەیە، هەوڵی خۆمان ئەدەین بەڵام لە بیرمان نەچێتەوە تا ڕێکخراوە مەدەنیەکان و حیزبە سیاسیەکانی کوردستانی نین بەهانای ئێمە و کۆڵبەرانەوە ئەم کارەساتانە لە سنوورەکانی کوردستان درێژە پێ ئەدات، وەلێ هیچ کام لەوانە نابێ بە هۆکاری ئەوەی کە ئێمە دەست لەو کارەی کە دەستمان پێ کردووە هەڵبگرین و حتمەن درێژێ ئەدەین لەسەر ئەم کەیسەی ئاخریش هەروەکو لە سەرەتای قسەکانمە ئەرزی ئێوەی بەڕێزم کرد ئێمە تا گەیاندنی بە جێگایەکە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بێن بەهانای بنەماڵەی ئەو کوژراوانەوە دەسەڵگری ئەو قەزیە نابین. گەلێک سپاس فەرهاد شابانی، ئەندامی دەستەی بەڕێوەبەری کۆڵبەر نیوز و دکتۆر بێهروزی شجاعی گوتەبێژی کورد تریبیونال. زۆرتان سپاس دەکەین بۆ بەشداری لە بەرنامەی ڕوانگەی ئەمجارە. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز. بینەرانی بەڕێز بەم زۆر هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمجارەی ڕوانگە تا حوتوی داهاتوو هەر بمێنن بە سڵامەتی.